تەواوی خواتان لێبێ. لاڵقەیەکی تری دوو ئەزمون دوو گۆرانی بێژ میوانی پرۆگرامەکەمانن. ئایا گوتنەوەی گۆرانیەکانی کەمەندی کێشەی بۆ بۆکان دروست نەکردووە؟ ئایا دڵزار حەقی تەواوی بە گۆرانیەکانی ئەردەلان داوە؟ بۆکان بۆچی تەنها گۆرانی دەڵێتەوە؟ ئایا بەنیاز نییە گۆرانی خۆی هەبێت؟ دڵزار ڕایچیە دەربارەی لایڤ موزیک؟ پاش کەمێکی تر دەست پێ دەکەین. یەکەم دەرکەوتنت بە گۆرانی ئەردەلان بەکرد ڕێکەوت بوو؟ وەڵاهی ئەوە بەتام برێم زۆر ڕێکەوت بوو. بەڕاستی یانێ ئەمن کە داوت بووین لەو بەرنامەی وەکو بینەر لە ناو بەرنامە ئەمە هەر ئەسنای داوامی پەیمانگە کە داوامی پەیمانگە تەواو بوو ئەمە هەموو کۆبووینەوە و چووینە ئەو بەرنامەی. لە ناو بەرنامەی کە بە ئیسراحەتی خۆمان دانیشتین و نانەکەمان خوارد و بەڵام ئەمن نانم نەخوارد. کە نانم نەخوارد ئەمن ئەو کاتی تۆزێک شێشەم لەو دروست بوو تۆزێک سەر ئێشەم گرت کە سەر ئێشەکەم گرت ئەمن لە ناو جمهورەکان لە ناو دانیشتوان کە دانیشتم خۆم لە پەنایەک ناو خەوم لێکات هەر نووسە بوو. ئیدی دیار بوو برادەرانی خۆم زۆر داوایان لە پێشکەشکارەکەی کرد بوو کە مەجالێک وەرگری ئەمن بێم شتێک پێشکەشکەم. من ئەوەی تاگەم لە مۆزوعی نییە ئەی کە ناوبڕێک وەرگیرا و قسە کرا و هەندێکی دی ئەمە تۆزێک هەروە سەرم لە بنە خۆم نابوو نووسە بووم. وەڵا لە ناکاوەکی بە خەبەریان هینام هەستە کاکە هەستە چییە؟ وەڵا هەستام وتیان کاکەوە پێشکەشکار داوت لێ دەکا بەچێ خوارێ شتەشی برێ. گەرە گوتم کاکە من حازر نیمە يعني زۆر بە پەلەپەل يعني لە پەلەپەلەشی زۆر ئەو مۆزوعانە ڕوویدا ئەو دوو قسەیە کرا دۆ من حازر نیمە کاچ خۆپ من دەنگم تەواو نییە نەخۆشم برسیمە سەرم دێشی. ئیدی هەر کۆچیوی بە زۆری هاتمە خوارێ و شتەکەم پێشکەش کرد. ئیدی دیار بوو پاشان دەنگدانەوەکی زۆری هەبوو زۆر دڵم پێخۆش بوو. ڕاستی یەکەم دەرکەوتنت لە کورد ئایدڵ بوو. ئایا بەشداریکردن لە کورد ئایدڵ تا چەند بەرەو پێشی بردی؟ وەڵا هەستێکی خۆش بوو چوومە بەردەم ئەو مامۆسا گەورانە چوومە و بەردەم ئەو مامۆسا بە ڕێزانەکە مای شانازیم بۆ ئێمە بۆ هونەری کوردی و هەرچەنە من لەوێ زوو لە بەرنامەکە دەکرام بەڵام ئەزمموی باشم لێ وەرگر ئەزمموی باش لێوێ فێر بووم و تا ڕادەیەکیش بەو گۆرانی کە لە بەردەم لیژنەکەوتم ناسرام فیدباکێکی باشی خەڵکم وەرگرلەوە. بەشداریکردن لە بەرنامەی The Legend تا چەند بەرەو پێشی بردی؟ ئەو بەرنمەیە بەڕاستی استفادەکی زۆری هەبوو چونکە لە بۆ من یەکەم شت ئەزمونێکی نوێ بوو. ئەزمموی نوێ بەڕاستی ئەزمونێکی نوێی ژیانی هونەریەوە کە ئەتوو
سەرستەیش تاقی دەکەیەوە لە بۆ یەکەم جار سەرستەیج و بینەرەکی زۆر و چەند لیژنەکی باش و ئەوە بەڕاستی ئەزمونێکی نوێ لۆ من هەنی وە دەکات زیاتر بەرەو پێش بچی ئیسفادەکی زۆری هەیە بەڕاستی. پێتوانیە لەم بەرنمەیە شایستەی پلەی زیاتر بوویت؟ بەخوای دەتوانم بڵێم لە کاتی ئەو بەرنمەیە ئەو پلەیە هەتا ڕادەک حەق خۆم بوو چونکە ئەمن چونکە یەکەم ئەزمموی سەرستەیجم بوو ئەو ئەستەیجە گەورە و ئەو بینەرە زۆرە و ئەو کامیرە ئەوانە سترێسی خۆی هەیە بەڕاستی ئەنێ ئەمن کە بەشداریم کرد سترێسەکی زۆرم هەبوو. تووشی کێشەی نەکردووی لەلایەن خانەوادەکەیەوە؟ نا بە هیچ شێوەیەک من ئەو کاتە پرسیشم پێکردن و دواتر نامەکانیشم وەکو بەڵگە بڵاو کردەوە کە هەم پێیان خۆش بووە هەم دەست خۆشیشیان لێ کردو و لە یازار پەیوەندیم هەیە لەگەڵیان و بەردەوام کۆمنتیشم بۆ نووسن و هیچ کێشەیەکم نەبووە لەو ڕۆوە. ئایا حەقی تەواوت بە گۆرانیەکانی ئەردەڵان بەکرداوە نەت شێواندووە؟ وڵاهیەجا ئەمن هیوادارم کە نەم شێواندبی و هیوادارم کە بە تەواوی حەق خۆم دابیتێ چونکە من کە تێکەڵی گۆرانی گۆتم بووم تێکەڵی مۆسیقا و گۆرانی بووم دەتوانم بڵێم یەکەم جار ئەمن گوێم لەو هونەرمەندە خۆشەویستە بووە زار ڕەحمەتی لێبێ یەکەم شت ئەمن گوێم بەوی داکرایتەوە عاشقی ئەو دەنگ و ئەو مۆسیقا و ئەو هەستە جوانە بوومە کە زیاتر لەگەڵ ناخم تێکەڵ بووە دیدی ئەمن هەوڵمدایە وەکو ئەو بم هەوڵمدایە لە بچووکیەوە هەتا ئێستا کە هەمە هەردەم هەوڵمدایە ینی لەو نزیک بم چونکە لەبەر خۆشویستن و لەبەر ئەوواستە جوانێک کە هەیتی پێم خۆش بە لەو نزیک بم ئیدی ئەوەندەی کە نزیک بووە ئەوەندەی کە لە توانای مندا هەبۆ پێشکەشم کردیە هیوادارم کە حەقم دابی و هیوادارم نەم شێواندەبی و تێکم نەدابی چونکە بە خۆشەویستیەوە من کە هەر بەرهەمەچوی بڵێمەوە دەیڵێمەوە. حەز دەکەین کۆپڵەیە گۆرانی هونەرمەندی کۆچکردومان پێشکەش بکەیت؟ خۆیەوە تایبەتترین گۆرانی لە لای من وەفای عشق لە زۆربەی جێیەکانش هەر بە بیدایەتی دەستم پێکردێ بۆی چێ وەفای عشقی بینیوە چێ وەفای عشقی بینیوە عشق تەنها نەمۆی ژینە عشق تەنها ئێش و گرینە بمبورە هەوام بینیوە بمبورە هەوام بینیوە ئیمشەو شەوێکی زریانە شاوی گەریاولێک دەبڕانە ئیمشەو شەوێکی زریانە شاوی گەریاولێک دەبڕانە وەرە هەڵدای پێکی دێوای ئەو سالێکان وە ماڵەوەی وەرە هەڵدای پێکی دێوای ئەو سالێکان وە ماڵەوەی. یاری لە جوانی وەرزش تا چەند گرنگم بۆ هونەرمەند؟ هەر بۆ مەسلەی لەش جوانەکەش نەبێ وەرزش گرنگە ئەنێک یەکێکە لەو شتانەی کە مرۆڤ پێویستە لەسەری بەردەوام بێت. بەڕای من وەرزش ئەوەیە کە بێ بەردەوام بیت من ڕۆژانە کەم تا زۆرتر مەگەر کاتم نەبێت مەجالم نەبێت ئەگینا ئەو سەعاتە یاریکردنی خۆم نافەوتێنم هەرچم بۆ قاع یاری ئەەکەم بەردەوامم. وەک ئارەزوو یاری دەکەی یان بەشداری پاڵەوانێتیش دەکەیت؟ نا بەس بۆ تەندروستی خۆم و لەشی خۆمە گینا ئەو حەزەی ترم نییە. خوێندنی لە پەیمانگای هونەرە جوانەکان تا چەند گۆڕانکاری لە دڵزار دروست کرد؟ بەخوای خوێندنی پەیمانگای لە بۆ من ئەزمونێکی نوێ بوو یعنی دەتوانم بڵێم ئیسفادەی خۆی هەبووە. ئیسفادەکەی چییە؟ ئەوەیە کاوان ڕێ ئەکادیمیەکەت پێشان دەدەن ینی پێت دەڵێن مۆسیقا ئەوە دەست پێکەکەیتی ئەوە ناوەڕاستەکەیتی ئەوە کۆتایەکەیتی ئەکادیمیای مۆزوعەکەی کووە کوونیە
ئاکادیمای مەقامات کووە، ئاکادیمای دەنگ کووە، ئاکادیمای مێژووی مۆسیقایەکانت کووە، مێژووی کوردیت، مێژووی جیهانیت کووە. ئەوانە ڕێنیشان دەردەبن لە بۆ تو کە زیاتر شارەزابی. ئەوەی دیکە هەمووی لەسەر خۆتە کە فێرە ئالەتێک دەبی، مەسەلەن کە ئالەتێک هەڵدەبژێری لەسەروان تەنها ئەوەیە کە احتیمام بت پێ بدا لەو بابەتەی کە هەتە، ینی پێت دەڵێ ئەوە ڕێیەکەیە، ئەوەش پرۆڤەکانە، ئەوەش تەمرینەتەکانە. ئیدێت و کە پەیدا بچی یان پەیدا نەچی ئەوە لەسەر خۆت دەوەستی یان پەرە بە خۆت بدەیت. ئەگەر پرسیاری ئەوە لێ بکەین جوانترین گۆرانی کوردی هەڵبژێرە کامەمان بۆ هەڵدەبژێری؟ پۆستێکی واشم لە ئینستاگراما کردبوو کە هەڵبژاردننی جوانترین گۆرانی کوردی قورسە، چونکە دەنگەکان بەپێی کات و سات لەزەتی خۆیانیان هەیە. باشە یانی تۆ مرۆڤ ناتوانێت بەردەوام گوێ لە دەنگێک بگرێت. هەنەجار حەزە لە دەنگی مامۆستا عەلی مەردانە، هەنەجار حەزە لە دەنگی مامۆستا خالقیە. ئیتر ئەگۆڕێتدا ینی بەپێی مەنتیقەکە بەپێی کاتەکە دەنگەکان لەزەتی خۆیانیان هەیە. بەڵام ئەگەر من دیاریکەم جوانترین گۆرانی کوردی بەڕای من پەپولەی ئازادی مامۆستا مەزەری خالقیە. وەکو ڕای خۆم و وەکو حەزی خۆم کەوا هەر لەوەتەی دەستم پێ کردو و هەتا ئەو دەقێش تایبەتترین و بەتامترین گۆرانی لای من کەوا تێکەڵە بە هەست و بە ئەحساسی من و تێکەڵە بە با بڵێن بتوانم خۆمی تێدا دەبینمەوە زیاتر لەوەی کە باز دەکرێت. گۆرانی وەفای عیشقە، گۆرانی وەفای عیشق مامۆستای گەورە ئەردەڵام بکرد. هۆکاری چییە کەم لە لایڤ موزیک دەردەکەویت؟ وەڵی هەموو شتێک لایانی سلبی و ئیجابیاتی هەیە. ئەشکرێ لایڤ موزیکیش بکرێت بەڵام بە شێوەیەکی جوان بکرێت. بۆ من چەند لایڤ موزیکێکم کردووە، بۆ گروپێکم لەگەڵایە بە مۆسیقایەکی جوانەوە چەند گۆرانێکی کوردی جوانمان وتووە. یعنی هیچ کێشەیەکی نییە و جۆرە، بەڵام تر نەک بچیتە هەموو شوێنێک یعنی چی بۆ نمە گۆرانی فارسی بڵیت و گۆرانی عەرەبی بڵیت و من پێم وایە لایڤ موزیکیش خراپ نییە ئەگەر بە شێوەیەکی جوان بکرێت. پێتوانی ئەوانەی کە ئێستا لایڤ موزیک دەکەن بەشێکی بەهۆی ئەوەیە خۆیان پێبژێنن؟ نەک بۆ ژیانەکەت ئەی بەچی بەرهەمەکانی تۆمارکە. من لەو ڕۆ هەقیان پێدەم هەر کەس وا بڵێت، چونکە لێرە هاوکاریت ناکەن. ینی من بەرهەمێکم هەبێت بە کێ بڵێم هاوکاری بکە تۆماریکا بۆم، کەس نایکات. لەبەرەوە من هەقیان پێدەم لە ڕووی لەو ڕۆ لە ڕۆمادیەکەەوە هەقیان پێدەم. ڕای دڵزارچیە لەسەر لایڤ موزیک؟ لایڤ موزیک بەڕاستی زۆر ئیسفادەی لە بۆ هونەرمەند هەیە، لە بۆ گۆرانی بێژ هەیە، ئیسفادەشی زۆری هەیە. ینی وا دەکە زیاتر پەرەبە و بەرهەمانە بدا کە دەیزانی، با بڵێن لە بەردەوام بوونە لە بۆ احتیمام بە خۆدان یان بەردەوامە لە گرنگی بە خۆدان کە ئەمن با بڵێن لە جێیەک لایڤ دەکەم مەجموعە گۆرانێک دەڵێمەوە کە بای 3 سەعاتە نمونە
سەردەمی خۆی و ئێستاشی لەگەڵدا بێ هەر زیندووە و هەر زیندوو دەبێ ئێوارەیە بەراو غوربەت سەفەر لەبارم باوەم ئێوارەیە بەراو غوربەت سەفەر لەبارم باوەم سۆمای هەمیشە نازدارێ پڕ لە ناسۆری چاوانم ئاخ سۆمای هەمیشە نازدارێ پڕ لە ناسۆری چاوانم شەوە شەوە ئەخا شەوە چاوی دنیا گشت لە خاوە هەر من نەبێ بیرۆشم سەودا سەری بەڵای ئەوە مامۆستا ئیسماعیل دەنگی نامرێت ئەو دەنگە ناسکە مەخمەڵیە هەردەم لە هیزر و بیری ئێمەدا ئەمێنێتەوە خۆشبەختانە پێشەوەی وەفات کات ئاوازێکی پێبەخشیم و تەلەفۆنی بۆ کردم شەوێکیان زۆر خۆشحاڵ بووم بەوە گوێم لە دەنگی بوو ڕۆحی شاد بێت هەمیشە لە یادمانە نامرێت ئەو ئاوازەی بە تۆی بەخشی کراوەتە گۆرانی ئیشێکم تیا کردووە وردە وردە خەریکم لەگەڵیان قەرارە بەم زوانە بڵاو ببێتەوە لەم زوانە نەوەڵە وێنەی دواتر مامۆستای عەزیز و خۆشەویست کە چەند ساڵەکە لەو بوارە دوورە بەداخەوە بەڕاستی ئەوەش دەتوانین بڵێن خزمەتی سێجی لی کردووە ئەنی لەسەر هەمومانەکە شانازی پێ بکەین و زۆر سوپاسی بکەین بەیادی شەوانی ڕابردووی عاشق و سوتان دوو چاوی فرمێسک باکرد و کەوتنە گریان دەنگم ئاهێکی کۆچاریە و گوێم لێگرا بۆ تۆ داڵێم گۆرانی خەموو لێکدا بڕان جانە بە ئازار کۆتایی بێ تەمەنمان پڕشادی و شایی بێ بە ڕەقیبی عاشقی پاکمان تووشی نەفرەتی خودایی بێ جانە بە ئازار کۆتایی بێ تەمەنمان پڕشادی و شایی بێ بە ڕەقیبی عاشقی پاکمان تووشی نەفرەتی خودایی بێ مامۆستا عەدنان کەریم چی بڵێم هەرچی بڵێم ئەخی خۆی پێ نایەم شانازی هەمومانە مامۆستا عەدنان کەریم کۆمەڵە شاعیر هەبوون من لە ڕێی گۆرانیەکانی ئەمەوە ناسیم واتە کتێبەکانیانم نەبینیم ئەوەی مامۆستا عەدنان کردوێتی پێم وانییە بە هیچ کەسێک دووبارە بکرێتەوە بەس خۆیەتی و خۆی نەرمەندی خۆشەویست نەرمەندی جوان لەیلا فەریقی خۆشەویست کە ئەویش پێم وابێ لەو بوارە دوورە یعنی خزمەتی خۆی کرد و خەڵکی بێ بەش کرد لەو دەنگە نازدارێ بەڕاستی من پێم وانییە کەوا جێگرەوەی هەبی بەڕاستی ینی هەتا لووتکە خزمەتی کردووەوە و زۆر سوپاسی دەکەین شانازی پێوە دەکەین جێی شانازیە لە هەمومان بە هەموو کورد هەموو شەوتە بەیانی بە خەیاڵی تۆوانوم هەموو شەوتە بەیانی بە خەیاڵی تۆوانوم چاوم هەر لە ڕێگایە چاوم هەر لە
ڕێگایە وێنەکەت لە لێو دەسوم ئاخ وێنەکەت لە لێو دەسوم وێنەکەت لە لێو دەسوم. کامکاران هونەری فۆلکلۆری کوردیان ناساندووە بە دەرەوە زۆرە یعنی ئەوروپیەک دەزەکات بە چەپڵە لێدان لەگەڵ مۆسیقایەکی کامکارانە. بەڕای من ئەوەی مۆسیقای کوردی ناسان بێ بە دەرەوە کامکاران کەسی تر نین. کۆتاوێنەش هونەرمەندی ئەزیز و نازدار مامۆستای گەورە مامۆستا ئەژدەر وابی خۆشەویست، بەڕاستی ئەو دەنگە جوانە ئەو دەنگە نازدارە ینی زەحمەتە گوێیەکانمان لێ تێربی، زەحمەتە ئەو هونەرمەندە کە ڕۆژێک لە ڕۆژان لەبیر بکرێ یان فەرامۆش بکرێ ئەو شتە پێم وانە قەت قەدڕوو بدە، چونکە ئەوەندە بە هەستێکی جوان ئەوەندە بە بووە هۆی پێشکەوتنی هونەر ینی بێوەسفە بەڕاستی. مامۆستا محەممەدی ماملێ مامۆستا محەممەدی ماملێ من زیاتر بۆی چونکە عەدنان کەریم زۆری خۆشەوێت و لە گۆرانیەکانیشیان دایم هەستی پێیەکەی لەسەر شکڵی ئەو گۆرانیاڵێ تر من لەوە زۆر تایبەت بووە لەلام تا بڵێ دەنگێکی کوردیە هیچ دەنگێکی تری تێکەڵ نییە، زۆر کوردیە دەنگی مامۆستا ماملێ، ڕۆحی شاد بێت و هەمیشە شانازی پێوەکەی. ئارەزوو دەکەین گۆرانێکی ماملێمان پێشکەش بکەیت. هەم تەندروستیم تەواو نیە و هەم شوێنەکەشی گونجاو نیە، داوای لێبوردنەکەم بۆەوەیە. هۆکارچیە لە هەموو شوێنێک گۆرانی ناڵێیت. بەڕای من شیاو نییە، ینی کەسێک نامەیەگە نێرە گۆرانێکم بۆ بڵێت من قەدەمە ناکەم، یا لە دانیشتنێکا بڵێت گۆرانی بڵێ قەد ئەوەش ناکەم. حەزەکەم دایم لەگەڵ گروپێکی مۆسیقی و لە کەشێکی هۆنەری تایبەتا دەرکەوم، حەزەکەم دەنگم دایم ئەو کاتانە دەرکەوێت کە ئیتر کاتی ئەوەیە دەرکەوێت. کەواتە کاک دڵزار تۆ گۆرانێکمان بۆ بڵێ بە ئارەزووی خۆت. دەناڵم یار دەناڵم دیتنی چاوی کاڵم دەناڵم یار دەناڵم دیتنی چاوی کاڵم وەچوو کۆچبار تێپەڕی بۆیە چاوەڕوانم وەچوو کۆچبار تێپەڕی دایە هەر چاوەڕوانم دەڵێ تاکای سەبرێم بێ ئاتۆکەینێوە سازی دەڵێ تاکای سەبرێم بێ ئاتۆکەینێوە سازی زۆر کەس دێنا خواز بێنیم داڵێم پێیان نیمڕازی زۆر کەس دێنا خواز بێنیم داڵێم پێیان نیمڕازی. زۆر ڕخنەی ئەوە لێ دەگرن کە گۆرانیەک نوسخە ئەسڵیەکەی هەیە بۆ دەیڵێیتەوە. ئەم قسەیە تا ڕادەیەک ڕاستی تایە، بەڵام واژ نییە. بۆ نمونە یعنی من زۆر نامەیتایە پەیجەکانم، بۆ نمونە گۆرانێکی فڵان هونەرمەندە نەرێ ئەڵێ حەزەکەین بە دەنگی تۆ پێمان لێ ئەی لەگەڵ ئەمانە چی ئەڵێ وەنیە. لایەنێکی تریشی بۆ نمونە گۆرانێک دووبارە ئەەکەیتەوە، بۆ نمونە من دەردی دڵم وتوەوە مامۆستا حەسەنی دەرزی، زۆر کەس توازانێ گۆرانی خۆمە، واتە ئەم جیلە ئاگادار نییە لەو گۆرانیانەی پێشوو. یعنی تۆ گۆرانێک ئەڵێیتەوە ئەبێتەوە هۆی ئەوەی کە ئەم گۆرانیە یێتەوە ناو خەڵک. گەنجێک کە ئاگای لەم گۆرانیە نییە ئەچێ لە یوتیوب ئەنووسێ دەردی دڵ ئەوەی حەسەنی دەرزی ژێنێ ئەتوانێت بۆ گوێی بۆ بگرێت. خۆ من نەموتوە هەرە بێ بۆ دەنگی من گوێ بۆ بگرێت، بەڵام ئەلموهیم من گۆرانیەکەی هەنمەوە ناو گەنج لە ڕێی پەیجەکانمەوە. چەندی نامەیتیایڵێ پێشتر گوێمان لە گۆرانی ڕەسەنوانە نەگرتووە، بەڵام بۆی تۆ گوێی بۆ بگرین. ئەوانە سەرکەوتنن بۆ من، پێم وانییە وتنەوە بەو شێوەیەش خراپێ، وتنەوە کاتێک خراپە گۆرانێکە بشێوێنی. گۆرانیە کۆنەکان کە دەڵێنەوە گۆڕانکاری تێدا دەکەن، گۆڕانکاری جیاوازە لە ئاوازا بیکەی و یان ستایلی وتنی خۆت. من بە دەنگی خۆمەڵێم، بەڵام گۆڕانکاری لە ئاواز و لە مۆسیقاوانە ناکەم.
بەڕای من بۆشم نییە دەستکاری بکەم نەک من هەر کەسێکی تریش بۆی نییە شتانە دەستکاری بکە بەڵام تر ئەتوانیت وەکو خۆت ئەدای بکەی بەڵام هەڵبژاردننی گۆرانیش زۆر گرنگە بزانین چ گۆرانێک لەگەڵ دەنگی تۆ یاگوچێت مەرج نییە هەرچی خۆش بوو تۆ بچی بڵیتەوە زۆر گۆرانی هەیە کە من دەستکاریم کردووە یان لەوانەیە ئەوە بە ئیلهام دەگۆڕێ یان جاری وایە باوڵێن بابەتە چی ئێرتجالیە کە ئەتوو گۆرانێک دەڵێ لە ناکاو شتێکی خۆشی تێدا دەکەی و بۆ چەند جاری کەش دووبارەی دەکەیەوە خۆش دەردەچی ئەوە شتێکی جوانە بەڕای من شتێکی زۆر دەتوانم بڵێ زەرورە هەبی یانێ کە زۆر گۆرانی هەیە کە پێویست ناکە دەستکاری بکەی چونکە پێم وایە گەر دەستکاری بکەیت تاموچێژەکەی لە دەست دەدا بەڵام زۆر گۆرانیش هەیە چ وەکو خۆی بی چ دەستکاری بکەی تاموچێژەکی هەر خۆی لە دەست نادا کامە گۆرانی هەز دەکەن تەواو ئێوەی ناساند وەڵاهی گۆرانی زۆریان تایە لەو ڕۆوانەی وتومەتەوە بۆ نمونە گۆرانی خۆزگە بۆ ڕۆژە لەو مانزلە وێراناڕۆن ئەمە لە پرۆگرامێک ئاوتم هەستم ناکرد بەو شێوە بڵاو بێتەوە یعنی پرۆگرامێک بوو 10 دقە پرۆڤەمان کرد گۆرانەکەمان وت بەو شێوە بڵاو بوو یا گۆرانی خەجەی خەجانی ماوەسا محەممەد ڕۆڤکەر کوکی دەردی دڵ ئەمانە زۆر باش بڵاو بوونەوە ئەو مەقامێک بوو کە لە هەمان ئەو بەرنامەی پێشکەشم کرد کە یەکەم دەرکەوتنی میدیاییم بوو ئەو بوو کە ئێستا پێشکەشتان دەکەم تۆ نەبی مەلێکی کوڕماو تۆ نەبی مەلێکی کوڕماوێ وەصفی فایزە وصل فايزة خزان حرم خزان حرم أوفو خزان حرم ئەو گۆرانیە مەقامی یەکە لە مەقامەکانی هونەرمەندی خۆشەویستی و هونەرمەندی کۆچکرد و مامۆستا ئەردەلان بەکرد کە ئەو مەقامە بوو پارچە مەقامە بوو وای کردکەوە من دەرکەوتنی میدیایم هەبی هۆکارچیە گۆرانی کرمانجی کەم دەڵێنەوە گۆرانی کرمانجی وەڵا کەم تا زۆر بێم بۆ گرتوون بەڵام ئەوەی کە وتبێتمەوە پێم وانە لەو ڕۆوە بەتوانابم ئیشەڵا دەرفە دەبێت لە داهاتووە پێم خۆشە گۆرانی کرمانجیم هەبێ گۆرانی کرمانجی بەڕاستی تایبەتێکی خۆی هەیە ینی تاموچێژشی زۆر نازداری هەیە گۆرانی کرمانجی ئەنێ ئەگەر هونەرمەندیش گۆرانی کرمانجی بڵێتەوە ئەنی هەم ئیسفادەی خۆی تێدایە هەمیش شیرینیەک و تامەچ خۆی تێدایە و گۆرانی کرمانجیشم زۆر گوتیە من بەڵام لەوانەیە زۆر نەکەوتە بەرجێ خەڵک ئەگەر ناگۆرانی کرمانجی لەلایم زۆر زۆر تایبەتە تاکەی بۆکان هەورامی گۆرانی دەڵێتەوە بەنیاز نییە گۆرانی خۆی هەبێت بێگومان دوو بەرهەمم حازرە بەهۆی چەند کێشەیەکەوە کلیپیان دواکەوت ئێترە و دوو بەرهەمە بەرهەمی خۆمن تر بۆ ئەوانەی ئەو ڕەخنە ئەگرن گوێ لەو دوو بەرەمە بگرن توانای ئەوەت هەیە بە ستایلی تر گۆرانی بڵێیت یەکێک لەو گۆرانیانەی کە تازە ئامادەیە ستایلێکی ترە دوورە لە منەوە جیازە گوێتان لێبێت بەنیازیت کەی گۆرانی خۆت هەبێت وەڵاهی گۆرانی خۆم با بڵێن گۆرانی خۆم هەیە بەڵام ینی دەمەوێت ئیشی لەسەر بکەم بیکەمە شتێکی زۆر جوان و پوختەی بکەم کە پێشکەشم کرد یەکسەر جێی خۆی بگری ینی بە تەمای ئەوم لە بێشکە دەمەوێت شتەکە جوان بی گەنا گۆرانێکم هەیە ئێستا تێکستی شاعیرێکی خۆشەویستە تێکستی شاعیری خۆشەویست کاک لادراو شێخانی
برای عزیز و خۆشەویستی من کە بەڕاستی ئەمەتا سواسی ئەو برایم بکەم کەمە چونکە بەڕاستی لە هەموو ڕۆژی ژیان و لە هەموو بوارێک ئەو پاڵپشتم بووە بە تایبەت لە بواری هونەری کە زۆرینەی ئەزمونونەکانم زۆرینەی ئەوەی کە ئێستا دەیزانم زۆرینەی دەگەڕێتەوە بۆ ئەو برایە بەڕێزەی من لێرەوە ڕێز و خۆشەویستیم لە بۆی هەیە چاوی ماز دەکەم و شعرەکەش هەر ئێوە ئاوازەکەشی لە ئاوازی خۆمە ئیشاڵڵا ئەوەی دەکەمە سوپرایز دەبوو هەموو بینەرە لەوە بۆ کاتی خۆی تا چەند گرینگە هونەرمەند شارەزایی لە مەقام هەبێت زۆر گرنگە بۆ هونەرمەند مەقامات بزانێت پێم وابێ بناغەیە بۆ ئەوەی گۆرانی بڵیت منیش کەم تا زۆر شارەزایم لە هەنێکیانە هەیە و چەند مەقامێکم ئادا کردووە لە پرۆگرامەکانە هەرچەندە من زۆر شارەزاژ نیم لۆ ڕۆوە بۆ هیوایی لە داهاتوە بتوانم بە تای هەموو مەقامەکان بناسمەوە و ئەدایان بکەم مەقام هەموو کاتە گرینگە مەقام زۆر زۆر زەرورە لە بۆ دەنگ بێژ یا گۆرانی بێژ مەقام ئەنێ کە تو بڕیارە ئەگەر بڕیارە تو گۆرانی بێژبی ینی مەرجێکی زۆر سەرچیە کە ئەتوو شارەزایت لە هەموو مەقامە سەرچیەکان و هەموو لقەکانی مەقامەکان هەبی زۆر زۆر زەرورە بەگشتی ڕاستیە دەربارەی ئەو هونەرمەندانەی گۆرانیەکانیان بۆ ڕیکلام بەکاردێنن من پێشتریش ئەوەم پۆست کردبوو لە ئینستاگرامەکەمە ڕاستی من یەم گۆرانیە گەڵێم بۆ پەڕی هەستمەوە ئێڵێم دوای ماخۆل نیە منەوە ئاوازە بەرم بیکەم بە ڕیکلامی برنج ئێوە گاڵتە بە خۆمەکەم ئاساییە بچۆ ڕیکلام کە بەڵام ئاوازێکی تایبەت دروستکە بۆ ڕیکلامەکە با پێشتر ئەو ئاوازە نەبێت نەوترابێت لەبەرەوە زۆر ناشیرینە ئەمانەمان بۆ ڕیزبەندی بکەن نەریمان بابان شڤان پەروەر مەزهەری خاڵقی زەکەریا عەبدوڵڵا وەڵاهی من لەوانە زیاتر گوێم لە مامۆستا مەزهەری خاڵقی گرتووە ئەوانی تر زۆر گوێم بۆ نەگرتوون تا ڕادەیەک نەریمان بابانیش گوێم بۆ گرتووە ئاتە لای من مەزهەری خاڵقی شڤان پەروەر زەکەریا نەریمان بابان بەڕاستی ستایلەکانیان هەمووی جیاوازە هەر هەمووی یەک لە یەک تایبەتر و ستایلەکان یەک لێ خۆشترە وەکو خۆم وەکو تامی کوردی و وەکو بواری کللتور و کوردی یەکەم ڕیزبەندی لە بۆ شڤان پەروەردا دەنێم کە بەڕاستی هونەرمەندی شیرازدار و خزمەتێکی زۆر گەورەی کردووە واتە ئێستاش ڕیزبەندی دووەم دەدەم بە هونەرمەندی گەورە زەکەریا عەبدوڵڵا کەوا وای کرد ئەمە گوێ بدەینە گۆرانی کوردی وای کرد ئەمە دووبارە عاشقی گۆرانی کوردی ببینەوە ڕیزبەندی سێمیش دەدەم بە هونەرمەندی گەورە مەزهەری خاڵقی کە ئەویش دەتوانم بڵێم دنیایەکە لە تامی کوردی و دنیایەکە لە کللتوری کوردی و کوردەواری ڕیزبەندی کۆتاییش دەدەم بە هونەرمەندی جوان نەریمان بابانی خۆشەویست کەویش ستایلێکی زۆر زۆر تایبەت بەخۆی هەیە چیت هەیە لەسەر ئەو هونەرەی ئێستا هەیە هونەری ئێستا مەبەستەکەی گۆڕاوە ئامانجەکە گۆڕاوە واتە هونەر لە پێناو هونەرانیە هونەر لە پێناو ڤیوایە هونەر لە پێناو ئەوەیە بناسریت لە پێناو پارەپیاکردنایە واتە گۆرانیە کە هەشتاکان و نەوەدەکان تۆمارکراوە زۆر جیاوازە لە گۆرانی کە ئێستا تۆمارەکری هەرچەنە ئەو کاتەکە ئەجیزەی وا لە بەردەسانە بووە توانایکی وایان لە بەردەسانە بوو بۆ منە لە ماڵێکا دانیشتون بە تەسجیلێکەوە گۆرانێکیان تۆمار کردووە هەزار جار لەزەتی لە گۆرانێکی ئێستا زیاترە کە لە ستۆدیۆیەکی زۆر شازە تۆمارەکرێت مەسەلە ڕۆحیەتەکەیە ئەو کاتە بەدڵ ئیش کراوە واتە هیچ بیر لای پارە پیاکردنەوە نەبووە هونەر لە پێناو هونەرا بووە بەڵام ئێستا هەزار ئامانجەیەکە پێت وایە ڤیو پێوەرە بۆ باشی هونەرمەند من دڵنیام خۆشیان نەزانن ڤیو پێوەرنیاوانە ئەوانەی کەواڵێن گۆرانێکی باش 100,000 کەس سەیری کا بەسە پێویست ناکات 5-6 ملیۆن سەیری کا 5-6 ملیۆن بینەری بێت تێگەیت بۆ نمونە ئەوانەی کە بە سەلیقەن ئەوانەی کە ئەزانن گوێ لە گۆرانی بگرن ڕێژەیان ئەوە زۆر نییە
واتە ڤیۆکە بکاتە 5-6 ملیۆن. ئەو نەرمەندێکی وەکو عەدنان کەریم گۆرانێک تازە بڵاوەکاتەوە ناچێتە 100,000 ڤیو. کەواتە ئەوانەی گوێ بۆ هونەری ڕاستەقینە ئەگرن ڕێژەیان ئەو نە زۆر نییە، واتە پێویست بۆ ڤیۆ زۆرە ناکات. پێم وابێ گۆرانێکی باش 100,000 کەس سێری کات بەسەر. تا چەند شارەزای لە حەیران هەیە؟ حەیران ڕاستی مۆرچی کووردە، حەیران ئەساسترین شتە، حەیرانیش با بڵێم دەتوانم بڵێم کە مەرجێکی سەرەکیە کە گۆرانی بێژ بیزانی، ئەویش زۆر زۆر زەرورە کە زانینی و وتنی زۆر زەرورە. حەیران چونکە حەیران ئەگەر حەیرانی دەشتی هەولێربی حەیرانی دەشتی هەولێربی بەیات لەسەر مەقامی بەیات بی لە دوو بەش پێک دێ، بەشی یەکەم و بەشی دووەمی پێک دێ. حەیران دەرێ حيران در القصة يا قرابة والسلام يا راكت السلاماني جواب ندام وعاب قلت مارنا انا ولا عزي قلت ناوكت سنبريم بابي من دا بير اختياري لبا مار الدنيا بير اختياري شرين زاني بمقبزين وشي سيمرغي خوب سداديني بابي من أمن دا لا وجه صار دساري يواراني واشواش دستم في دابيني وكفري كانو شباري لا مزخ عمر بيني ئالەت هەیە بیزانی بیژەنیت؟ نانەخێر. تا چەند گرینگە هونەرمەند بزانێ ئالەت بژەنێ؟ زۆریش ضرورە، زۆریش ضرورە بۆەوەی ئاشنا بێ بە ڕیتمەکان، ئاشنا بێت چۆن لەگەڵ میوزیکا گۆرانی ئەڵێ. هەرچەنە من هیچ ئالەتێک شارەزانیم، بەڵام ئەم وانانم لای مامۆستا ڕێبین سالاری سنتور خوێندووە پێشەوەی دەستکەم بە گۆرانی وتن، چۆن لەگەڵ ڕیتما گۆرانی ئەڵێ، چۆن لەگەڵ میوزیکا گۆرانی ئەڵێ. چەند ئالەت دەزانی بژەنی و تا چەند گرینگە هونەرمەند بزانێ ئالەت بژەنێ؟ ئەویان تا زۆر زۆر گرینگە. یانێ ئەمە ئێستا بەخۆم کە بیدایەت دەستم بە مۆسیقا کرد لە بۆ ماوەی کەم ژەنیاری ئامێری شمشاڵ بووم لە بۆ ماوەی زۆر کورت، هەتا گەیشتمە پەیمانگە و دوایی ئالاتی خۆمە بژارد کە عودە. ئێستا خەریکی عودم، ینی عود دەژەنم و خەریکی پرۆڤە و تەمریناتی خۆمم. ئیدی تا زۆر زۆر گرینگە، ینی هونەرمەند یان گۆرانی بێژ ئالەتێکی مۆسیقی بزانی، چونکە هەم یارمەتی خۆی پێدەدا کە شارەزابی لە ئەنواعی مەقاماتەکان، هەم یارمەتی خۆی پێدەدا کە ئاوازی پێدا بنێ زۆر زۆر بە ئیسفادەیە بەگشتی، ینی لە هەموو ڕۆژی لە بۆ گۆرانی بێژ. ئامۆژگاریتان چییە بۆ هونەردۆستان؟ وەڵا بڵێم پێم وایە کاتی خۆیان بەخشن بەو کەسەی کە شایەنە کاتی پێ ببەخشن، وا گوێ خۆیان ببەخشن بەوانەی کە بەڕاستی هونەرەکەن، بەدڵ هونەرەکەن، هونەرێکی پاک پێشکەشەکەن. کاتی خۆت نەکوژیت بە هەنێ هونەرەوەکە لە ئەسڵا هونەر نییە. ئامۆژگاری من لە بۆ هونەردۆستان ئەمن یەکەم شت لەوانەیە دەتوانم ئامۆژگاری هەموو کەس بکەم، ینی لەوانەیە لۆم نەبی، بەڵام ڕای خۆم وەکو دەربڕینی ڕای خۆم دەتوانم ڕای خۆم بڵێم لەبارەی هونەر و هونەردۆستان. یەک پێشنیارم هەیە لە بۆ هەمووان، ئەنی وەکو ڕای خۆم و پێشنیار. ئەگەر نەتوانی هونەری کوردی جوان بکەی و ئەگەر نەتوانی بەرەو پێشی بی و ئەگەر نەتوانی خزمەتەکی حەق و خزمەتەکی ڕاستی هونەر بکەی مەیکە. دواوتەتان یان ئەگەر شتێک مابێ بتانەوێ بیڵێن؟ زۆر سواز بۆ ئێوە کەناڵەکەتان، کەناڵی دیمەن، یاخوا بەخێر بن سەرچاوم، ئەزیەتان کێشا کە ئاوەتان لە منداوەتەوە، هەمیشە سەلامەت و سەرفراز بن. زۆر سوپاسی گۆ دەکەمە، من ئەزیەتان کێشا دواتن زۆر سوپاسی هەمووتان دەکەم. زۆر سپاس بۆ ئەم دوو گۆرانی بێژە بەڕێزە و سپاس بۆ ئێوەشکە بینەرمان بوون.
لاڵقەی داهاتوو بە دوو میوانی جیاواز و تایبەت دەگەڕێینەوە ماڵەکانتان تا ئەڵقەی داهاتوو خوا